لباجار حسكه دما كجنك هول دا دو زاروكن كتش خوشكن هفن برافينا جه آلیه آسایش وهاتا گرتن علی محمد کوری کو باوی وان زاروکانه نویساند ایرو روژا یکشنبه سر سبه زو جنک خواستی دو کچن وین زاروک کل مال بونه برافینه لی آسایش او جن گرتنه و را دستی آلیه پیوندیدار کرنه جبو کو جزای خو ببینه باوی هر دو زاروکان دبیجه جنا کو هول دابو هر دو کچن وی برافینه جباجار حسکی بو هر لباجار حسکه آسایش بازرگانه کی ماده هشبر مخدراتان گرد و دست دانی سر 1726 حبین هشبر او کسی کج آلی آسایش و آتیه گرتن دوان دمین داویده گلک شبکت نگرتن شبکه کو بازرگانی ماده هشبر دکن به تایبتی کاپتاگون لبغداد بردف که وزارت نفخوی عراق داخفه کنفرانس که روزنامه‌وانی هيا تماشا بك بالحوادث خلال براود با ڕووداوەکانی پێنج ساڵی ڕابردوو لە سا 44 کەمی کردووە پرۆسەکانی ڕزگارکردن لەلایەن توانیویانە زیاتر لە 100 پرۆسەیان ئەنجام داوە پرۆسەکانی ڕزگارکردنی بەرگری شارستانی لە هەموو وڵات و کارێکی پیشەیانەی باش توانیویانە پارەیەکی زۆر 85 ملیار دینار بهێنە دەر لە ئاگرەکان و بۆ دڵنیابوونەوە لە مەرجەکانی سەلامەتی پشکنین بۆ 72,000 پرۆسەی پشکنین کراوە کە بەرەبەراتی گشتی بەرگەری شارستانی کردوێتی لە 72,000 و بامانجی هۆشیارکردنەوەی فەرمانگەکانی دەوڵەت بەرگەری شارستانی چەندین خولی بۆ فەرمانبەران کردوێتەوە بۆ خۆپاراستنی لە 43,000 خولی کردوێتەوە ئەمە بەشێکە لە خولەکانی خۆپارێزی لە فەرمانگەکانی دەوڵات هەروەها خولی 43,000 خولی کردوێتەوە هەروەها بەرەبەراتی گشتی خولی تایبەتمەندی کردوێتەوە لەگەڵ دامەزراوەکانی دیکە هەروەها چەندین دیبەیتی بۆ خوێندکاران کردوێتەوە هەروەها وانەی وتوێتەوە لە بواری بەرگری شارستانی هەروەها چەندین کاری مەیدانی هەبووە کە کاری ئەنجامی باشی هەبووە لە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوەدا بەرەبەراتی بەرگەری شارستانی زیاتر لە 3,000 کاری مەیدانی لە سەرانسەری وڵات کردووە هەروەها بەرەبەرەتی گشتی بەرگەری شارستانی ڕۆڵی هەبووە لە پاراستنی دامەزراوەکانی دەوڵات ئێشگری لەو فەرمانگانە دانەبوو زیاتر لە 10,000 پرۆسەی وردبینی بەسەر پکشنەکە ئێشگرەکانەوە کردووە بەرەبەرەتێکە زیاتر لە 1,000 سکاڵای تۆمار کردووە لە دژی سەرپێچی کاران ئەوانەی کە پەیوەنددارە بەو سکاڵانەی کە ئاراستەی دادگاکە کراون کە سزای لەسەر ئەو بابەتانە بۆ دادگاکان نێردراون زیاتر لە 515 سکاڵا بوون کە ئەمە بەهۆی بەدواداچوون بوون بە پاڵپشتی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و
وەزیری بەرگری بوو ئەم کەمبوونەوەیە بەهۆی پاڵپشتی وەزارەتی ناوخۆ بووە کە بەرەبەراتی بەرگری شارستانی چەندین ئۆتۆمبیلی پێشکەوتوی پێداون کە لە ئاگرکوژێنەوەی بچووکن هەتا وەکەوەی کە ئەو ئامێرانە دەگات وەزارەتی ناوخۆ ئامێری ئاگرکوژانەوەی بچووکی دابین کردووە بۆی بگەنە ئەو شوێنانە بەر لەوەی ئۆتۆمبیلەکانی دیکە بگەون 300 ئۆتۆمبیلی لەو جۆرەیداوە بە بەرگری شارستانی کە بچووکن و خێران هەروەها بەرەوبەرەتیەکە 6 ئۆتۆمبیلی خاوەن پەیژەی پێداون کە پێشکەوتون کە بۆ ڕزگارکردن و کوژانەوەی ئاگرە بۆ باڵەخانەکان هەروەها ئەو مەفرەزان نمونانێکە دروست کراون 100 مەفرەزە بوون کە لە سەرجە وڵات دروست کراون